بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ئێستادا سێشاندی جیاواز هەرێم لە بەغدان نێچیمان بارزانی لە بەغدایە و لەگەڵ سەرۆکوەزیران محەممەد شاع سوودانی تاوتوێی بردومان و هەروە پرسی سنوورەکانی کردووە بە هەمان شێوە شاندی حکوومەت لەگەڵ وەزیری دارایی و وەزیری پلاندانان کۆبنەوە لەبارەی پرۆژە یاسای 2023 وەلامان کاتیشدا باڤڵ تاڵبانی سەرۆکیەتی لەگەڵ فەرماندە سەربازەکانی لەگەڵ وەزیری ناوخۆ و بەرگری کۆبەتەوە لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز سۆران عومەر باز لە سەردانی شاندەکان و پشکی هەرێم لە بودجەی 2023 عێراق و هەروەها پرسینەوتی سپی و کارگەکان و مەسەرەی لیوای بیست و کۆمەڵێک پرسی تر دەکەین کاک سۆران بەخێرمێ سوپاس بۆ ئامادەبوونتە سوپاس دەکەم ئەگەر سەرەتا لەو دەست پێ خوێندنەوەی بەڕێز چیە سێ و وەفدی جیاواز لە بەغدا نێچیمان بارزانی لە بەغدایە شاندی حکوومەت لە بەغدایە کە بڵین وەزیری داراییان لەگەڵ نییە دوو یەکێتی لەگەڵ سێ پارتی بامان شێوە سەرۆکیەکێتی لەگەڵ فەرماندە سەربازیەکانیان لە بەغدا بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڵا ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە لە هەرێم شەڕەکەن و جێگری سەرۆکی حکوومەت دەوام ناکا لە ئەنجومەنی وەزیران بەڵام لە شاند بۆ بەغدا بۆ ڕێککەوتن لەسەر بودجەی هەرێم بە یەکەوەن لە کاتێکا هێشتا ئەوان نەیانتوانیوە ڕێبکەون لەسەر دوو وەزیر کە لە کۆی وەزیرەکانی لە کابینەی ئێستەی حکوومەتی عێراقی دانراوە تەنها دوو وەزیر ماوە دوو وەزارەت ماوە کە دانەنراوە بە وەکالەت بەڕێوابرێ وەزارەتی ژینگە و وەزارەتی ئاوادانکردنەوە کە هەردووکی بۆ یەکێتی و پارتی دانراوە هێشتا ڕێنەکەوتون لەسەر وەزیرەکانی مانگێکی شتێ پەڕی ئەمڕۆ 27 مانگە بەڵێ بەڵام پێکەوە چن ڕێکەون لەسەر بودجەی هەموو هەرێم من پێم وانییە ئەم جۆرە لە شاند بۆ ڕێکەوتن چوو بێ و مەسلەی سەرۆکی هەرێمیش کە لەوەیە ڕەنگە بەرامبەر سەرۆکی یەکێتی نیشتیمانی لەوێ بێ کە ئەویش لەوێیە و دیدار و کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی باڵای حیزبی و حکومی لە عێراق ئەنجامەدەن بەداخەوە ئەوە نەتیجەی ناکۆکی و ململانەیەکە کە لێرە هەیانە و بەشێکیشی پەیوەندی بە داهات و دەستکەوت و ئەو ناکۆکیانەیە کە لەسەر پشک پشکێنە و لەسەر دەسەڵات هەیانە ئەگەر نا بەحساب ئەم وەفتەی کە لە حکوومەتەوە چۆ بۆ مەسەلەی بودجە چووە و دیداریان لەگەڵ محەممەد تەمیم بووە وەزیری پلاندانان کە هاوکات جێگری سەرۆک وەزیرانە لە سونە وەزیری داراییش تەیف سامی لەوێ بووە هەرچەند من بیدایەت کە ئەو کچات بوو بە وەزیری دارایی ئاماژەم پێکرد کە کاتی خۆی بەڕێوەبەری گشتی بودجە بووە گرفتی بۆ هەرێم دروست کردووە و ئێستا یەکەم مانگی دەست بەکاربوونێتی گرفتی موچەی بۆ هەموو عێراق دروست کردووە عێراق تەمویلی موچەی لە مانگانە هەموو هەفتەی مانگێکەوە دەستی پێ کرد ئەمڕۆ 27 مانگە موچەی هەموو عێراق دیناریدا بەش نەکردووە دەستی کردووە بە مڕاجعە و پێداچوونەوە گوایە کۆمەڵێک ئەوان بە بندیوارەڵێن فەزایی کۆمەڵە فەزایی و کۆمەڵێک ئەوانە لە ناو موچایە واتە ئافرەتێکی حەدی و جددی و قانونیە وشتی بەسەرا فەرز ناکرێ ینی وا ناسراوە هەرچەند من پێم وایە ڕێکەوتنی هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵی 2023 کە دێ لە بودجە زۆر زەڕوری و گرنگە چونکە لە مێژووی 2005 عێراق تا ئێستا ئەبێ بە یەکەمین ساڵ کە عێراق بەو مەبلەغە زۆرە بەو بڕە زۆرە بودجەی بە نزیکی 130 میلیارد دۆلارە بێ کە ڕێژەیەکی زۆرە لەبەرەوەی ساڵی 2022 کە ئێستا تیایان عێراق بەهۆی ئەو هەڵبژاردن و دواکەوتنی پێگەنانی حکوومەتەوە یاسای بودجەی نەبووە و پارەیەکی زۆری زیادەی فرۆشی نەوت ئێستا با بڵێن لە عێراقا هەیە چۆتە سەر یەدەگی دراوی عێراقی یەدەگی نەختینەی عێراقی کە بەرەو سەروی 90 میلیارد دۆلار بەرز بۆتەوە
هەرێمی کوردستان بۆ 2023 زۆر ضرورە ڕێکەوتن لەگەڵ عێراق بکە بە تایبەت ئەم ساڵ کە بودجە دێت وەکو ساڵانی ڕابردوو نییە هەرێم بتوانێت هەندێک یاری بکە بۆی پارەیەکی دەستکەوێ نەخێر ئەم ساڵ بڕیاری دادگای فیدراالی لەسەر یاسای نەوت و غازی هەرێم هەیە ئەم بڕیارە لەناو یاسای بودجە بەرامبەر بە تەسلیمکردنی نەوتی هەرێم ڕنگدانەوەی واقعی ئەبێ هیچ یەکێک لە کوتلەکانی کە لە ئیدارەی دەولە پێکەون ڕازی نین بە جێبەجێ نەکردنی بڕیاری دادگای ئیتیحادی لەسەر یاسای نەوت و غازی هەرێم بۆیە هەرێم چاوەڕێ نەکا ئەم ساڵ بە پێوەری ساڵانی پێشوو 200 ملیاری بۆ بێ و نەوت تەسلیم نەکا و لی دەرباز بێ و لە قازانجی خەڵکی کوردستانە هەرێم ڕێکەوتن بکە بۆ هێنانی بەشە بودجە و تەسلیمکردنی نەوت چونکە ئەگەر ئەمە نەکا وەکو ئێستا موچە دواکەوێ دۆخی خەڵک بە خراپی ئەمێنێتەوە پرۆژەکان هەر بە وەستاوی ئەمێننەوە و هەرێم ڕەنگە تەحمولیەوە نەکا بەم جۆرە موچە بەردەوام بکە بۆی ڕێکەوتنی هەرێم و بەغدا لە بەرژەوەندی خەڵکە ڕاستە لە زیانی هەندێک لایەنەکە دەستیان بەسەر نەوتا گرتووە و یانەوێ کۆنتترۆلی نەوت و ناشەفافیەتی ئەم ئیدارە خراپەی نەوت هەر لای خۆیان بێ ئێمە دەمانەوێت لە قازانجی خەڵک ئەم پرسە بکەوێتەوە و لە یاسای بودجەش داکۆکی لەوە ئەەکەین بەڕاست بەزەوە چی لۆبی و فشارێک دەکەن بۆی کە بەنولانی کەم ئەمە جێبەجێ بکرێتەوە وەکو ساڵانی پێشوو بودجەیەکی باش لە بەغداوە بێ و نەوت لە دەستیاوانە دەربهێنرێ کاک حەکیم ئەمە پەیوەندی بە فشارەوە نییە پەیوەندی بە ئەوەوە هەیە کە ئێستا نێوانی پارتی و یەکێتی وەکو خۆیان لە ڕاگەیاندن دەیبینی زۆر خراپە ئەگەر بەم جۆرە بڕۆینە هاتنی یاسای بودجە کە لە کۆتایی ئەم مانگا یاسای بودجە لە چەند ڕۆژی داهاتوو دێتە پەرلەمان بەو جۆرە بڕۆین خراپ دەکەوێتەوە چونکە ڕەنگە بۆچوونێک هەبێ پێی وابێ و داواش بکە و کاریشی بۆ بکە من تەسەورەکەم هەردوو لایەنەکەی پارتی و یەکێتی کە ئێستا لە بەغا جوڵەیان زیادی کردووە یەکێکیان ترسی ئەمەی هەیە یەکیان ویستی ئەمەی هەیە ئەویژەوەیەکە ئەگەر هەرێمی کوردستان وەکو حکوومەت نەوت ڕادەست نەکا دوای بڕیاری دادگای ئیتیحادی و بەشە بودجە بۆ هەرێم نەیە هەر پارێزگایەک ئازاد بێ لەگەڵ عێراق مامەڵە بکا وەکو پارێزگا بۆ هێنانی بەشە بودجەی پارێزگاکەی کە ئەمە ڕەنگە لایەنێک ئەمەی بوێ لایەنێک دژی بێ ئەمە ئێستا ترس هەیە ببێتە بڕگەیەک لە یاسای بودجە پارتی و ترسی هەیە بە دڵنیاییەوە چونکە کۆنتترۆلی سیاسەتی نەوتی و داهاتی نەوتی لای ئەوە بەزیکێتی و بۆ چوونی ئەوەندی ئێوە بەدەستشتان کردبێت لەوێ ئەو بۆ چونیان بۆ دروست بۆ خۆیان چکە پێشتر هەرخۆیان دژی بوون نەقوبات تاالبانی لە بڵین 2009 ڕێگەینەدا ئەوی پارێزگاکان 2020 بڵێنەوەی پارێزگاکان بچێتە بواری جێبەجێکردنەوە فشاری لە لیژنەی لە ئەندامەکانی خۆیان ئەندامی خۆی لە لیژنەی دارایی کرد ئێستا چاوڵێکیان هەیە بۆ ئەوە ئەوەندەی کەیەوە وەکو کاری پەرلەمانیەکەدار وڵاهی کاک حەکیم من نامەوێت بچمە ئەو وردەکاری ئەو بابەتە بە ساڵێکی لەو شێوە هەیە ڕەوەندە بەڵێ هەوڵێکی لەو شێوەیە هەیە و ئەم هەوڵە و کاتە هەرێم لە تەکاوەندەی تر هەرچەندە ئێستا هەرێم دوو ئیدارەیە بەڵام مامەڵەی پێکەوە پێشتر باش بوو ئێستا مامەڵەی پێکەوە تێکچووە خراپ بووە و ڕەنگە جێگری سەرۆکوەزیران کە ئێستا دەوام بەشداری کۆبوونەوە ڕسمیەکانی ئەنجومەنی وەزیران ناکە بۆ خۆی بەشێک بێ لەوەی کە ئەم دۆخە بەمە گەیشتووە بۆ خۆی ڕەنگە ڕازی بوو بێ کە ئەم دوو ئیدارەیەی بە داهاتی 43 و 57 بەش کراوە
بۆ لای زۆنی زەرد و سەوزەوەی ناویان ناوە لە ممارەسەی عملیە سەیریان کردبێ کورتهێنان لەم زۆن و لەم دەڤەرە هەیە. بە تەسەوری من ئەم دۆخە ئاوا زۆر خراپە و باجەکەی خەڵکەیدا خۆیان نایدەن بەرپرسە باڵاکانی هەردوو لە ئەسڵەن دۆخ هەرچۆن بێ ئەوان ژیانی خۆیان و حسەی خۆیان و ئەوەی کە بەردەستی خۆیانە هیچ گرفتێکی نییە بەڵام خەڵک باجە زۆرەکەیەکەوێتە بەس بەرەزوتت تێبین تێسە بۆ نیشاندی هەرێم وتت ئەمشاندە خاوەن قەرار نیە یاخود بۆ ڕێکەوتنە سوچکەسە دارە ڕەشی تێدا وەزیری پلاندانان ئامانجە ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران ئەو دوانە لە یەکێتین لە پارتی چواری تایە کەمال محەممەد وەزیری سامانە سوچەکان بە وەکالەت ومێت سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران جوتیار عادل و تێبێژی حکومەت لەگەڵ عەبدولحەکیم خەسرە و سەرۆکی فەرمانگەی هەمانگی و بەدواداچوون ئەمە خاوەن قەرارنی یاخود سەرۆکی حکومەت بۆ خۆی قەت ناچێ بۆ کاک حەکیم شاندانە وەڵا جا ئەوە خۆیانە بێ وەکو خوێنەوەی خۆت بڵێن بڵێ خۆی پێویستی بەوەیە کە کەسی یەکەمی حکوومەت وەلایەنەکان لە بەغدا وجودیان هەبێ بۆ گفتوگۆ لەسەر ڕێککەوتن نەک چوون بۆ ئەوەی پارە بێنن ڕێککەوتن جیایە هێنانی پارە جیایە و ئێستا بە جیاچوون و پێکەوە چوون دووشتی پێچەوانەی یەکن ئەسڵەن چوونی وەفدی حکوومەت زۆر درەنگە لەبەرەوەی بودجە حازرە شتێکی کەمی ماوە ئەوەی ماوە ببرێتە ئەنجومەنی وەزیران لەوێ پەسەند کرێ و ڕەوانەی پەرلەمان کرێ دەبوو پێشتر ڕۆژبان دەبوو ئەو بڕگانەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستان بزانن چی تایە و چۆن مفاوەزاتی لەسەرەکەن و چۆن جێبەجێیەکەن چکە گەرەم کێشەیە هاتە ناو پەرلەمان دڵنیا بە دۆخی ناو پەرلەمان بۆ هەرێمی کوردستان و بۆ کورد بەم جۆرێ با پێت بڵێم لە کاتێکە ئەوان پێویستیان بە هەموو لایەنە کوردیەکان بووە چێ سەدریەکان ئەو کاتێک کە لە پەرلەمان بوون نەکشابوونەوە چ سوننە چ شیعە هەموو ئیتار هەردوو لە یەکێتی دابەش بوو بەسەر ئیتارە پارتی بەسەر سوننەکان و سەدریەکانە ئەمانە لە شەوێکە لەسەر یاسای ئەمنی غیزایی کە بای 16 میلیارد دۆلار قانونەکە جەنبە مالیەکەی 16 میلیارد دۆلار بوو لە شەوێکە هەموو شتێک گۆڕا بە نمونە مستحقاتی فەلاحین هیسەنەواتی سابقەی 14 15 16 بە نەس لە ڕەشنووسی کۆتایی لیژنەی داراییە بوونی هەبوو کە پارەی ساڵانی کەڵەکەبووی نەدراوی جوتیاران ئیقلیمی کوردستان بدرێت 500 ملیاری بۆ تەخسیس کرابوو لیژنەی دارایی قبولی کرد هەمومان داوامان کرد فشارمان کرد تەسبیت بوو بەیانی کە کۆبوونەوەی پەرلەمان بوو کاتێک کۆبوونەوە دەستی پێکرد من یەکێک لە نوسخەکانی کە هێنرا بۆ ناو کۆبوونەوە کە دەستم کەوت لەگەڵ ئەوەی لیژنەی دارایی بەراوردم کرد سەیرم کرد مستحقاتی فەلاحینی ئیقلیمی کوردستان دەرهێنراوە بە هەندێک لە کوتلەکانی ترم و دوتیان چۆن شتی وابێ لیژنەی دارایی پەسەندمان کردووە و تایەتی کاتێک کە سەیری نوسخەکەمان کرد ئەوەی هێنراوە و شەو ڕێکەوتنی لەسەر کراوە ئەوە نەبووە کە لیژنەی دارایی بووە چوینە لای سەرۆکی پەرلەمان حەلبوسی پێمانوت وتیەوە لای سەدریەکانە ئەو کاتەوە پەیمانی پارتی بوو بەڵێ چوینە لای سەدریەکان کە حاکم زاملی نائیبی یەکەم بوو وتی لای حەسەن عەزاری سەرۆکی کوتلەی سەدریەکانە چوینە لای ئەو وتی ئێمە ڕازی نین 1 دینار بۆ ئیقلیم بڕوە چوینە لای سوننە محەممەد تەمیم کە ئێستا ئەمڕۆ لیژنەی حکوومەت لەگەڵی دانیشتووە وەزیری پلاندانانە من پێم وتم ئەمە پارەی قەرزە بۆچی ئێوە لاتانداوە خۆ ئەمە داوای پارەی زیادەی نەوت ناکەین تی ڕاستەکەی ئەسڵەن من شەو لە کۆبوونەوەکە وتومە
کاکە وەڵا ئەمە پارەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستانە کردومانە بە ئارد کردومانە بە سەمون و نان و خواردومانە ئەبێ پارەکەی بینەوە قەرزە لە گەردنمانایە ئەیتم بۆ لاتان بردووە وتی بە ئیتار بڵێن چون بە ئیتارمان وت بەم نەسە وتیان ئێمە قوبوڵ ناکەین 1 دینار بۆ هەرێم بێ وتمان با بەوە قەرزە وتیان قوبوڵ ناکەین ئەمە پارەی زیادەی نەوتە یاسای بوجەمانی ئاوا سەرفێکەین دوایی بە هەموو لایەکمان بە هەموو لایەنە کوردیەکان فشارمان کرد و جێگری سەرۆکی پەرلەمان دکتۆر شاخەوان هاوکارمان بوو کە حەلبوسی وتی من دەرچەیەکم دۆزیوەتەوە لەگەڵ کازمی قسەم کردووە وتوێتی ئەو نەسەی تیا بێ من قوبوڵێکەم و ئیمزایەکەم پارەی جوتیارانی هەرێم کە بنووسرێ ئەم 5 تریلیۆن دینارەی بۆ وەزارەتی بازرگانی عێراق دانراوە بۆ بیتاقەی تەموینی مع مستحقات الفلاحين لسنوات سابقة بەم نەسە قوبوڵیان کرد من پێم وتم آخر بڵێ ئیقلیمی کوردستان با دوایی کێشەی بۆ دروست نەکەن وتی وشەی ئیقلیم بێ دەنگی پێنایەن ئەوەشتان بۆ ناکرێ یعنی پارەی قەرزی جوتیاران لە کاتێکا پێویستیان بەوە بووە هەردوو بەرەکە چ ئیتار چ سەدرریەکان و سونە پێویستیان بۆ لەگەڵ لایەنی کوردی مجامەلەمان بکەن لەو کاتە هەستیار و ناسکا قوبوڵیان نەبوو کە ناوی ئیقلیمی کوردستان لە قانونەکە خراپترە ئێستا جەوەکە تونترە ئێستا جەوەکە تەسەور بکە کاک حەکیم چۆن توندە جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان سەرۆکایەتی کۆبوونەوەی هەفتەی پێشووتریە کرد کوردیشەوە کوردە بەڵێ سید محسین مەندەلاوی باش کوردی فەیلیە داوامان کرد ئێمە وەکو کوتلە کوردیەکان بەیاننامەیەکمان هەیە لەسەر بردومانەکانی هەرێمی کوردستان لەلایەن وڵاتانی تورکیا و ئێرانەوە با بیخوێنینەوە دوای محاولەیەکی زۆر هەستاینە سەر ستەیج بیخوێنینەوە خۆی دابەزی لەسەر مینەسەی سەرۆکی پەرلەمان دابەزی وتی ئیحراجم مەکەن نابێ بیخوێننەوە یەکێکتان لە شوێنی خۆی وەک موداخەلە بیخوێنێتەوە یعنی لە کاتێکا کۆبوونەوەکە بۆ ڕۆژی دواتر داوامانە کرد کۆبوونەوەیەکی پەرلەمانی عێراق لەسەرەمە بکرێ واتە دۆخەکە زۆر بۆ کورد خراپە لە بەزەمە هەڵی دەسەڵات دارانوای نەکردووە لە بە دڵنیاییەوە مامەڵی نەوت و لەگەڵ بە دڵنیاییەوە ڕێکەوتنەکانیشی کە کراوە ئەگەر قسەی عام و باشیشی تیابێ ویا لە کارنامەکەی محەممەد شیع سوودانی هەندێک خاڵ نووسرابێت تەرجەمەکردنی بۆ واقع پێویستی بە جوهدی زۆرە و من پێم وایە ڕێکەوتنەکان هەتاکو ئەو کاتە بووە کە حکوومەت بەشکرا و وەزیرەکان دانران و تەواو نیفاتیحە بۆ کارنامەکەی بخوێن بەشێکی زۆری ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەیە هەر لایەک لەم لایەنانەی پارتی وێکێتی کە لە ناو ڕێکەوتنی ئیدارەی دەوڵەتن و لە ناو حکوومەتی عێراقین لە ڕاستیە هەروە ئاسان ناتوانن ئەو پشکەی هەرێم شەڕی لەسەر بکەن یاخود من دڵنیام بەو جۆرە ئەو شەڕە ناکەن ئەوان وە مەبەستیشان نییە شەڕیان بۆ پشکەکانی خۆیان لە پۆستەکان کردووە بەڵام ئایا دێن لە بەرامبەر داهاتێکی کەمی نەوت کە خۆیان لە فرۆشی نەوتی هەرێمی گێڕنەوە بۆ هەرێم بێن داهاتێکی باش لە بەغدا وەرگرن و بەشی زۆری نەوتەکە تەسلیم بە بەغدا ڕستەوەی لێ دەخوێنی و ئەوان دەیانێ وەکو پێشووتر بۆ نمرە پارەیەک بنێوتەکە تەسلیم نەکەن من خواستەکەیانە پێم وایە هەرێم وە باڵادەست لە ناو حکوومەتی هەرێم بەو جۆرە بیرەکاتەوە پارەیەکی دەستکەوێ و هیچ تەسلیم نەکە عێراق ئەم جارە قورسە بەو جۆرە بکە قورسە بەو جۆرە بکە بە تایبەت بڕیاری دادگای فیدراڵی هێمن هەنیە و بڕیارە ڕانەوە سێنراوە ئێستا هیچ کەس ناتوانێت نەخێر بڕیاری دادگای فیدراڵیە و نەک ئێستا 10 ساڵی تریش بڕیارە و کەس ناتوانێت ئینکاری بکە بەڵام شێوازی جێبەجێکردنەکەی وەزارەتی نەوتی عێراقی هەندێک هەنگاوی بڕیوە لە ڕابردووە
بەڵام لە کارنامەی محەممەد شیع سوودانی هەیە کە لە ماوەی 6 مانگە یاسای نەوتوگازی عراق دەربکرێ لەوێ کێشەی هەرێمی کوردستان چارەسەر بکرێ کە بە پێی مادەی 112 دەستورەڵێ ئیدارەی هاوبەشی نەوت ئیدارەی مشتەرەک واتە هەرێمیش مافی خۆیەتی ئەمە پێشەوەی محەممەد شیع سوودانی بەڕەسمی ڕابسپێردرێ نزیکی 50-60 پەرلەمانتار دیدارێکمان لەگەڵ کرد لە ئەنجومەنی نوێنەران لەوێ من پرسیارم لێکرد ڕێی چییە لەسەر ئەو کێشە هەڵپەسێردراوانەی هەرێم و بەغدا کە چەند ساڵە هەموو کابینەیەک بۆ بە گرفت و هاتووە و ڕۆیوە و یاسای نەوت و غاز و مەسەلەی پشکی هەرێم و تەسلیمکردنی نەوت وتی بڕیاری دادگای فیدراڵی کەس ناتوانێت ئینکاری بکە و بێ جێبەجێ بکرێ و ئەو گرفتەش لەگەڵ هەرێم بە قانونی نەوت و غاز حەلیەکەین ئەو پێشەوەی متمانەی پێوتری بەڵێ دوای متمانە وەرگرتنیشی لە کارنامەکە ئەم نەسە دەنگی پێدراوە واتە یاسای نەوت و گازی عێراق ئەو کێشەیە چارەسەرەکە بەڵام ئێمە هەموو ساڵێک تا ئەو کاتە ئەوە ئێستا بەر لە بەردەم یاسای بودجەی 2023 عێراقین دەبێ ئەمە بەڕێکەوتن چارەسەر باش ئێستا چارەسەرەکە بەڕێز پێشتر لە پەرلەمانی کوردستانیش بێ سەر عێراق زۆریشی لەسەر مەسەلەی دارایی و نێوت کردووە چارەسەرەکە چییان ئێستا یاخود ئەو داتایانەی کە بڵاو کراونەتەوە بۆچی بڕپارێکی زۆر بڵێن نەوتێکی زۆر فرۆشە خەڵک کەمتی سوودی لێبینیوە یاخود چارەسەر ڕاستەقینەکە چییە؟ وەڵاهی کاک حەکیمەوەی کە باست کرد من پێم خۆشە ئەو داتایە ببینم پیشانت بەم یا بیخوێنمەوە کە لە ساڵی 2005 هەتاکو ساڵی 2021 16 ساڵ عێراق 87 تریلیۆن دیناری بۆ هەرێمی کوردستان ناردووە وەکو پشکی هەرێمی کوردستان لە یاسای بودجە 87 تریلیۆن دینار باش ئەمە یەک دوو لە ساڵی ئەمە قسەی من نییە ئەمە نووسراوی ڕسمی وەزارەتی دارایی عێراق کاڵێ ئێمە ئەمەمان بۆ هەرێم ناردووە لە بەرامبەرە هەرێم چی داوە هیچ لە ساڵی 2014 تا کۆتایی ساڵی 2021 کە کاتە 8 ساڵ کە هەرێمی کوردستان خۆی نەوتە فرۆشێ 1 ملیار و 135 ملیۆن بەرمیل نەوتە فرۆشێ 1 ملیار بەڵێ لە 150,000 بەرمیلەوە دەستی پێ کردووە بۆ 365,000 بۆ 502,000 ڕۆژانە و سعری معدل لە 82 دۆلار و 43 دۆلار و 37 دۆلار و 65 دۆلار و 67 دۆلارەوە نەوتی فرۆشتووە معدلی ساڵانە بەوەندە بە کۆی گشتی بایی 72 تریلیۆن هەرێمی کوردستان نەوتی خۆی فرۆشتووە بە کۆی گشتی هەرێمی کوردستان لە 2005 بۆ 2021 بە پارەی بەغدا بە فرۆشی نەوتی خۆی 160 تریلیۆن بەس داهاتی ئەم دوو بواری هەبووە بێ لە داهاتی ناوخۆی خۆی باش واتە هەرێمی کوردستان پارەیەکی باشی بۆ هاتووە باش تا 2014 کە بەشە بودجەی لە بەغداوە بۆ هاتووە گرفتی دارایی نەبووە بەس لە 2014ەوە کەوتیان خۆمان نەوتە فرۆشین و ئابووری سەر بە خۆت دروستەکەین ئەم کارەساتەیان بەسەر هەرێمی کوردستان ئاهێنا کە پاریان لە بانقەکانان نەهێشت پارەی بانقە ئەهلی و بازرگانیەکانیان بر پارەی تەوفیر و وەدایعی خەڵک کە داینابوو لە بانقەکان بردیان موچەیان تاخیر کرد دوایی موچەیان چەند مانگێک نەدا دوایی پاشەکەوتیان داهێنا دوایی لێبڕینیان داهێنا ئێستا تاخیربوونی موچەیانین کردووە جگەلەوە ئەم حکوومەتە لە ساڵی 2014ەوە هیچ کەسێکی بە فەرمی وەکو دامەزراندندا نەمەزراندووە یعنی کابینەیەک باشە دوو کابینە لە ساڵی 2014ەوە کابینەی 8 و 9 هاتوون
بەڕسمی یەک فەرمانبەریاندانە مەزراندووە بڵێن خەڵکینە ئێمە ئەم ساڵ ئەوەندە فەرمانبەر دامەزرێنین ئەوەندە دەرچووی زانکۆ دامەزرێنین تەنها عەدەدێکی سەیەکەمەکانیاندانە گرێبەستەکان خەڵک هەیە لە هەرێمی کوردستانە 15-16 ساڵە گرێبەستە نەکراوە بە هەمیشەی عێراق ئەم ساڵ لە قانونی ئەمنی غیزائیەکە 15,000 کەسمان تەعین کرد بە گرێبەست هەر کەس 2 ساڵی تەواو کردووە لە گرێبەستەکە ئەکرێ بە هەمیشەیی هەر کەس عەقدی تەشغیلی بوو ئەکرێ بە تەسبیت و سابتەکرێ بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان بەو هەموو مەسەلەی پلەبەرزکردنەوەش پێشتر بەڕێز لە پەرلەمانی کوردستان ئیشی لەسەر کردبوو ئێستا حکوومەت دەڵێ پلەبەرزکردنەوە مەرجی بۆ داناوە پێی چۆڵبوونی پلەی وەزیفی شایستە بوون لێهاتووی پێویستی فەرمانگەکان خوێنەوت بۆ ئەمە چییە؟ ئەزانی ئەمە ئەوەی کە حکوومەت لە کابینەی هەشدەستی پێکرد لە دەستدان لە باج و ڕسومات و غەرامات و هەمووی زیاد کرد و کۆمەڵێک ئەرکی زیادەی خستە سەر هاوڵاتی سەر ڕای موچەکەی پاشەکەوت کردیا هەندێ موچەی هەر پێنەدا کارەساتی گەورەی دروست کرد کە ئەو کاتە بەشێک لەوە فەراغ بوو لەوەی پەرلەمان داخرا بوو دوای ئەوە بوونی پەرلەمانیش نەیتوانیەوە ڕێگر بێت لە ئەوەی کە حکوومەتی هەرێم چووە بە بڕیار دەسی لە قانون داوە دەستکاری کۆمەڵشتی کردووە کە قانونن ئەو بۆی نییە دەسی لێبە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران قانونە هەرێم حکوومەتی هەرێم کە دەسی لێداوە یعنی ئەمانە هیچ بنەمایەکی قانونی نییە وەکو چۆن یاسای خانەنشینی 2006 عێراقی هێنا باشە دوایەوە عێراق خۆی ئیلغای کردەوە لە 2014 هەرێم هەر ئیشی پێ کرد ئەنێمە ئەو کاتە کە یاسای چاکسازی هات لە ناو پەرلەمان داوام کردوتم هەرێمی کوردستان عیبەیەکی گەورەیە کار بە یاسایەکە کا یاساکە لە عێراق هەڵوەشاوەتەوە لە هەرێم ئینفاز نەکراوە و ئەبوو عێراق کە قانونێکی نوێی خانەنشینی دەرکرد لە 2014 هەرێم ئەوەی ئینفاز کردایە لە بریەوە بەڵام بۆ نەیکرد لەبەرەوە کەمترین موچەی خانەنشینی بوو بە 400-500 هزار و خانەنشینان سوودمەندە بوون باش ئەم لە 2020 یاسای چاکسەزیەوە داواتان کردبوو یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق 2014 کاری پێ بکرێت 2017 داوامان کرد ئێستا بڕیاری دادگای فیدراڵیش دەرچووە لەبارەی موچەی خانەنشینانە ئەوە لەبارەی یاساکەوەیە واتە یاسایە کە لە عێراق هی عێراق بێ عێراق هەڵی وەشان بێتەوە تۆ هەر کاری پێ بکەی ئەمە چ مانایەکی هەیە هەرێمی کوردستان لە ڕووی قانونی و لە ڕووی تەشریعیەوە وێران بووە پەرلەمانەکەی پەرلەمان نییە بەڕاستی ئەوە پێی ناوترێ پەرلەمان نەتوانێ قانونێک دەربکا بۆ خانەنشینی قانونێکی هەڵوەشاوە کار پێ بکا و لە بەرچاوی بێ و حکوومەت دەستکاری قانون بکە ئەو بۆی نەبێ ڕەدی کاتەوە تەسەور کە لە عێراق حکوومەت شتی وا بکە پەرلەمان بە قەراری تەشریعی ڕایەگرێ و ڕەفزێکە یعنی حالەی محکەمەی اتحادیەکە بۆی قەراری محکەمەی اتحادی کە محکەمەیەکی دەستوریە بەسەر هەموویە ئیلزامیە قەرارەکانی نەتوانێت لەیلابا بەڵام لە هەرێم نە مەحاکم مەحاکمە نە پەرلەمان پەرلەمانە ئەگەر نا پلەبەرزکردنەوە هەر 4 ساڵ جارێ مافی فەرمانبەرە تۆ بۆ کردوتە بە فەرمان بەگە شایستە نییە و لێهاتوونیە چیەکە لە فەرمانبەری چێ دایناونە بەس لە کوردستانە سەر بنەمای لێهاتوویان حیزبیە بۆ نمونە کەسێک پلەیەکی پێ بدرێ لەسەر لێهاتووی حیساب دەکرێت چەنداوان دەڵێن دەبێت شایستە بە لێهاتووی ئەزانی کاک حەکیم ناشایستەیان زۆر داخڵی ئەم حەجمە گەورەی فەرمانبەران کردووە بەس خۆ من نەم کردووە تۆ نەت کردووە خۆیان کردویانە بۆ هەڵبژاردن کردویانە بۆ مەحسوبیەت کردویانە لە هەموو مێژووی دامەزراندنی هەرێمی کوردستانە یەک جار بە خاڵبەندی 25,000 کەس لە یاسای بودجە دانرا کە دامەزراندنی بۆ بکرێ ئیتر هەموو ئەو دامەزراندنانەی تر بە مەحسوبیەت کراوە ئێستا یەکێک کە ناشایستەیە تۆ خۆت هێناوتە و ئەو ئێستا حەقی مکتەسەبی خۆیەتی قانونیەن کە پلەی بەرز بێتەوە شایستە بێ شایستە نەبێ فەرمانبەرە
ئەمە کاری نایاسایی حکوومەتە وەکو کە وەگوتم بەردەوام کارە نایاسایەکانی حکوومەت بەردەوامە زەرمەندیش لێی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. سپاس دەکەم دوای ناوبڕەکە لەسەر نەوتی سپیش قسە دەکەین کۆمەڵی کورسی تریش بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مامێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود یاریەکە دەستی پێکردن یاریە جافر سەردەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەملا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامی کەی اینجا ئەزانی گۆڵە ئەفبەرە ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی یاریەکە خۆش بوو هەر بژی جپسینینی دامێکی لێت نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاکسۆران بەر لەوەی بچین سەر نۆتیسی یەک پرسیارەتی لەسەر بردومانەکان واتنی سوپای عێراق دێتەوە سنوورەکانی هەرێم سوکاندێک پێیان وایە ئەمە کۆنتڕۆڵکردنە هیچ شتێکی وارارە دەیە پارتیویکی تیژمەتیانە بێ. من پێم وایە هەرێم لەوەشە عێراقە خەڵەتێنێ ئەیانەوێ پاسەوانی سنوور زیادکەن و دامەزراندنیان بۆ بکەنەوە بەو ناونیشانە. باڵە بە بۆ ئەوەیە باشە بەس لەسەر لیوای بیستی ژمادەم باسی ئەوەمان کرد دەمێکەی شیرە سەردەکێکی تازە هەیە. لیوای بیست لیوایەکە نزیکی 3000 پێشمەرگەیە باش کە بۆ ئەو ناوچانەی نێوانی مادەی 140 هەرێم و بەغدا کە هەندێک فەراغ هەیە بۆیە زۆرجار تیرۆرستان لێەوە دزاکەن. باشە بەداخەوە هەرێمی کوردستان ئەو لیوایە مشتەرەکەی ئیهمال کردووە و لێی نەپرسیوە. من لە دەستپێکی ئەم خولەیە لە بیدایەت پێش دەستپێکی کابینەکەش بە دوایە زۆر چووم گەیشتە ئەوەی کە وەزارەتی مالیە داوای کردووە لە وەزارەتی دیفاع دوایین قایمەی سیوێکی 12/2021 ڕەوانە بکە بۆی لەسەرەوە موچەکانیان ببەستی ئەلەوێ ماوە. باش ئێمەش لە سەروبەندی بودجاین باشە بۆیە ئەگەر ئەم مانگە تەواو نەبێ ئەو بابەتە ئەچێتەوە یاسای بودجە و لە 2023 ئینشاءڵڵا ئەو کێشەیەش چارەسەرە بێم. باشە سەبارەت بە گواستنەوەی مامۆسایانی میلاک لە کارنامەی سوودانیشدا گواستنەوەی مامۆسایانی ناوچەکانی دەرەوەی هەرێم کاری بۆ دەکەن. خۆی کاک حەکیم کۆمەڵێکی زۆر لەوانەی کە فەرمانبەند بوون لەسەر هەرێم تەنسیب کراون بۆ سەر عێراق لە کەرکووک و ئەو ناوچانە بەڕاستی زۆر مافخوراو بوون. بە نمونە کارمەندانی تەندروستی 83 کارمەند هەیە لە ساڵی 2005ەوە لە وەزارەتی تەندروستی هەرێمەوە تەنسیب کراونەتە سەر وەزارەتی تەندروستی عێراق. باش من ئەوە ماوەیەکی زۆرە خەریکی دۆسی ئەو 83 هاوڵاتیەم کە کارمەندی تەندروستین لە کەرکووک لە 2005ەوە تا ئێستا موچەیان بۆ نەبەسراوە لە عێراق لەو بەینا ماونەتەوە
باش ئەخیر شت داوام لە وەزارەتی دارایی کردووە ئەمانە تەنسیبن و نقل کراونەتە سەر عێراق و هیچ شایستەیەکیان نییە ئەڵێ ئەوەلیاتیان نییە بەدەست ئەوەلیاتەکانیانمان کۆ کردوتەوە نردویانە بۆ من لە بەغا بەدەسی نردومە بۆ وەزارەتی تەندروستی وەزارەتی دارایی بۆی ئەڵم یعنی چیەوە لە 2005ەوە خەمیان لێ نەخواردوون بەداخەوە خەڵکەیان تەواوی هەمال کردووە خەریکی شتی تر بوون لەو ناوچانە حیزبانە ئەی بۆ مەسەلەی مامۆستایان و خوێندنی کوردی لەو ناوچانە لەوانەی تەندروستی وەزعیان خراپترە ئیهمال ترکراون هەرێم فەرامۆشی کردوون عێراقیش وەگوتم مافی نەداون ئەمە لە کارنامەکە تەسبیت کراوە و ئیشەڵام میکانیزمەکەی لە بودجەی ساڵی 2023 کاری جدی بۆکەین بۆی جێبەجێ بکرێ ئەوە وعدێکە داویانە ناتوانن لەیلا بدەن لە کارنامەکەش دەنگی پێدرا و قوتی قانونی هەیە باش لەسەر نەوتی سپی بڵین چی کراوە چکە لە ئێساوی هەرێمدا بەشی دەکە دەڵێن بە 284,000 کڕیویانە و بە 103,000 دەیدەن بە هاوڵاتیان ئەی لە بەغداویستان کردووە من داوام لە عێراق کرد لە وەزارەتی نەوت کە نەوت با بە هەرێمی کوردستان نەوتی سپی ڕەزامەندیان دەربڕی و دوایی جوابیاندایەوە باشە کە دوایین لیستیان بۆ نردوم ڕۆژانە چەندێک نەوت هەنێرن بەڵامەڵێ ئێمە لیتری بە 750 دینارە دەین بە هەرێم من بە هەرێمە وتووە ئەم لیتری بە 750 دینارە کاتە 150,000 بۆ بەرمیلێک باشە ئەمە بۆ هاوڵاتی زۆرە ئێوە چون نەوتان کڕێەوە بە 290,000 لە دوو کۆمپانیای خۆتان ئەڵێن ئێمە 190,000مان خستۆتە سەری بە هاوڵاتیە دەین بە 100,000 ئەڵێم وەرە نەوتەکەی عێراقە دێ 190تان خستۆتە سەر بۆی کڕیوتانە بە تیجاری ئێ لێرە 120 بخەنە سەر ئەکاتە 30,000 مێنێتەوە بە هاوڵاتی هەرێم 130,000 بدا عێراق ئامادەی بە ئەوەندە بینێرە عێراق ئەوە باشە وەڵامی وەزارەتی نەوتە کە بە ڕسمی بۆی نردومەتەوە دوای ڕەزامەندی ئەڵێ ئێمە ڕۆژانە تەجهیزی هەرێمەکەین بۆ هەر چوار پارێزگاکە بۆ نمونە محافەزەی سلێمانی معدەلی یەومی ڕۆژانە بۆ نردوم بەڵێ ئەربیل دۆ گەڵەبجە تجهيز محافظات إقليم كردستان بمنتوج النفط الأبيض للموسم 2022-2023 أما لسيويكي دبوي ناردومتوا أوش موافقي وزارتي نوتي عراق بو بند جوابكي داوتوا باش أي بو وريناغري بلام هريم وريناغري هريم نالم يعني هيجي بسر هيجي ونية يعني شو قازانز لواكا صونود هزار باب كومبانيايك سەتیش لە هاوڵاتی وەرگێ ئێڵێم وەرە 120 بە نەوتەکەی عێراق سی لە هاوڵاتی وەرگرە قازانجتا ئێمە ئەگەر گەندەڵی نەبێ چ پێناسەیەکی تری هەیە تۆ خۆت بچی نەوت بە 190,000 بکڕی 100,000یش بە هاوڵاتیەکە بدەی بۆی بکاتە 290 عێراق بە 150 ئەمانداتەیە ئێوە 120 بەن هاوڵاتی سیبات ئەبێ بە خاوەنی بەرمیلێ نەوت ئەمە ناکەن یانەوە تا دەستی پێ کردووە هەرێم ئەوەی بۆ خەڵک بێت باکی نییە و نایکا و بەشێک لە پەرلەمانتاران خەریکی نەم شتانە بۆ خەڵکەکەین حکوومەتی هەرێم زۆر بێباکە یاخود قازانجی لەوایە بچێ پارە زۆرەکە باچووکە لەو لاوەچێتەوە گیرفانی کۆمپانیاکەی خۆی ئەویش بۆ کۆمپانیاکەی خۆیەکە نەک بۆ هاوڵاتی باش لەسەر مەسلەی باجی مۆبایل دەچێتە بواری جێبەجێکردنەوە لا دەبرێت کە لە 2015 هەیە لە سەری بڵین 2019 بەڵێ لە 2015 لە یاسای 2019 لە یاسای بودجەی 2019 عێراقدایان ناو کات هاتن چیان کرد لە عێراق وتیان باجی مبیعات زەریبەی مبیعاتە بێ هاوڵاتی بیدا لە کارتەکە نانووسرێ بەڵامە بێ هاوڵاتی لە پێدانە تەسلیمی بکە من لە 2019 و کاتە داوام لە وەزیری
گواستنەوە گەیاندنی هەرێم کرد کە لە پەرلەمانی کوردستان بووم وتمایان پارە ئێوە وەریەگرن ئەگەر ئێوە وەریەگرن بۆ لەسەر هاوڵاتی قورس بێ یان دەیگەڕێنەوە بۆ عێراقم کۆمپانیایانە ئەو کاتە جوابی یامەوەڵێ ئەمە عایدی عێراقە و پارەکەش دەچێتەوە بۆ عێراق چونکە کۆمپانیاکانی موبایل مۆڵەتیان لە عێراقەوەی لە هەیئەی ئیعلام و ئیتصالاتەوەیە بۆیە کە چوومە پەرلەمانی عێراق لە 8/2 من لە 9 سوێنمان خوارد واتە دوای 30 ڕۆژ 29 ڕۆژ لە سوێن خواردنمان بە دوای ئەما چووم کە ئایا کێنم کۆمپانیایانە پارەکەیان داوە زەریبەی مبیعات ئەگەر نەیان داوە چەنە کێنەوانەی نەیان داوە کێ لی بەرپرسەوە بۆ ئەم باجە خراوەتە سەر هاوڵاتی چیتان دەستکەوت طبعاً کابینەی پێشوو کازمی باشە وەڵامی دامەوە ئەڵێ بەڵێ ئەم باجە ئێمە وەریەگرین و باجەکەش بەم جۆرە لێمان وەرگرتوونەتەوە بڕی پارەکانی هەر کۆمپانیایەک چەنەکە لێی وەرگیراوەتەوە بەڵام ئەڵێ دوو کۆمپانیا هەن ئەمە ناوەکانیانە 26 ملیار دیناری زەریبەی مەبیعاتیان لایە و نەیانداوە زایدەن ملیارێکی عقوبەی تەخیری یعنی 27 ملیار لەو پارەی کە لە هاوڵاتی وەرگیراوە لە کارتی موبایل نەدراوەتەوە بە دەوڵەت لای خۆیانە طبعاً لە دەست بەکاربوونی وەزیری نوێیە نامەیەکی ڕسمی و بەڵگەکانم بۆ نارد کە جەنابی وەزیر ئەمە کراوە پارەکەش بەشێکی لای دوو کۆمپانیا 27 ملیارە وەرنەگیراوە ئەم بارگرانیە لەسەر خەڵک لابرن کۆمپانیا پێویستە باج بدا خەڵک کڕیارە بۆ باج بدا یعنی من لەبەرەوەی خەتی موبایلەکەم بە کارتێک پڕەکەمەوە و پارەی پێدەم بۆ بچم زەریبەش بدەم من یەک جار زەریبەم داوە و کارتە کڕم لە قازانجی کارتەکە تۆ زەریبە لە کۆمپانیاکە وەرەگری بۆ لە منیشی وەرەگری خۆشبەختانە ئەم وەزیرە خۆشی قەناعەتی بەوە هەبوو بۆیە بڕیاریاندا لە 1/12 ئەم مانگەوە کە دێت لە عێراقا هەمووی ئەو کاتە کارتێکی ئینتەرنێت کارتێکی موبایل چەنی لەسەر نووسرا بوو تۆ هەر ئەوەندا ئەدەیت ئەمە ڕەبتی بەوە نیە تۆ لە سلێمانی لە هەولێری لە بەسڕەی لەکوێی یەک سیستەمە و یەک تەوجیهە لە هەموو هەرێمیش جێبەجێەکە باشە کاتێکی کەمانەوە لەسەر مەرجەکانیش کۆمەڵێک مەرجن کراونەتەوە بەڵام بە نێو دەوڵەتی نەکراون بۆ نمونە مەرجی کێلێ ئیشتانە سەر کردووە شوشمێ سەرتەکی بەمۆیە سازانە ئیشتان لەسەر کردووە مەرزانە بەڵێ هەر لە بیدایەتەوە بۆ مەرزی کێلێ بۆ مەرزی سازان و بۆ مەرزی سەرتەکی بەمۆ بەڵێ شوشمێ بەڵێ ئەمانە لە دیوی ئێرانەوە حکوومەتی ئێرانی بە ڕەسمی ناساندوونی کە ئەمانە ئەتوانرێ وەکو معبەر چکێسە مەرزنەوانە بازرگانی هاتوچۆی تایە سیارەی بار و مەواد دێت بەڵام ئێمە داوا ئەکەین کە ئەمانە بکرێتە معبەر ڕێڕە و هاوڵاتیەک بۆ ئەوەی سەفەر بکات یا ئێران لە ئێرانەوە هاوڵاتیەک بێ بۆ هەرێم لە منتیقەی پشدەر پێویست ناکات بسوڕێتەوە یا بچێ بۆ حاجی وەمەران یا بچێ بۆ باشماخ بە جیازەکەی خۆی توانێت لە مەرزی کێلێەوە سەفەر بکە یا ئەو خەڵکانەی بۆ گەشت دێن بۆ زیارەتەکان دێن لە مەرزی کێلێەوە توانن بە جیاواز بێن و بژانەوەیە کە بێ بۆ ئابووری و بۆ هەری کار بۆ ناوچەکە ئێستا حکوومەتی کازمی ئەم قەزیی ڕاستپارت بۆ ئاراستەی هەیئەی مەنافزی حدودی کرد و ئێستا لە هەیئەی مەنافزی حدودی ئەوەی مەرزی کێلێ و لەم کابینەیەش جارێکی تر داوام کردوتەوە کە ئیجراعاتەکانی تەواوکردنی گەیشتووە بەکوێ و داواشم لەسەر کۆمار کرد لە یەکێک لەو دیدارانەی کە سەردانم کرد ئەم پرسانم هەموو بەنامەیەکی فەرمی پێدا کە ئەوە توانێ هاوکارمان بێ بۆەوەی ئەم پرسانە بتوانین بگەینین ئەنجام وەجگە لێ پارێزگای هەڵەبجە هەتا ئێستا لە هەرێم پارێزگایە لە عێراق وەکو پارێزگای 19 هیچ ئیجراعاتێکی تەواو نەبووە کابینەی کازمی بەڕسمی جوابی دامەوە ئەڵێ ئێمە بە سەبەبی بڕیاری تعدادی سوکانی لەلایەن وەزارەتی تەخفیتی عێراقی ئەو پرساخەینە حکوومەتی داهاتوو و لەم حکوومەتەشە دوای دەست بەکاربوونی محەممەد شیع سوودانی داوام لێ کردووە ئەم پرسەکە
کابینەی کازمی سپاردوێتی بەم ئیجراەکەی تەواو بکە و ئەو پرسانەی پێوەستە بە هەرێمەوە بەڕاستی لە هەر شوێنێکە درکم کردبێ ئیشم لەسەر کردووە و هەوڵم بۆ داوە و بەردەوامیشم لەسەر ئەی بۆ مەسلەی دەرمان و تەندروستی ئەوانە چیتان کرد چکە ئێستا لێرە بێدەرمانەیەکی زۆر هەیە لە نەخۆشخانەکان حکوومەت خۆی نایکرێ ئەوەی کە لە عێراق شۆ دێت ڕەنگە پێویست نەبێ ئێمە لە ڕابردووە هەوڵماندا بۆ مەسلەی شێرپەنجە نەخۆشخانەی هیوا باش خۆشببختانە ئیسیجابەی عێراق وا بوو کە لە پلانی ساڵانەیانە بۆ ساڵی داهاتوو دەرمانەکڕن نەخۆشخانەی هیوا داوای دەرخستەیان کرد کە چەندێک پێداویستی دەرمانی هەیە داخڵمان کردووە و لەم ڕۆژانەی پێشوش من لە ماوەی ڕابردووە نووسراوێکی کۆمەڵی تالاسیمامدا بە وەزیری تەندروستی پێشوەی عێراق کە پێویستمان بە دەرمانی تالاسیما هەیە ئێمە نەخۆشێکی زۆرمان هەیە و نەقسێکی گەورەمان هەیە خۆشببختانە بە ڕسمی وەزارەتی تەندروستی عێراق داوای لە تەندروستی سلێمانی کردووە کە لیستی پێداویستی دەرمانەکان بە ڕسمی بنێرن نێردراوە ئەوەش تا ڕادەیەکی باشیشی لەسەرکرا بەڵام گرفتێک دروست بووە کە منەمەوێ ئەم ساڵ لەمەی یاسای بودجێ ئەم ساڵە حەلیکەین داوای چاکردنی ڕێگای کفری بەرەو خوارم کردووە بەرەو دیالەکەوە خەڵکی کفری و ئەنجومەنی کۆمەڵی کفری لەوێ هاتن داوایان کرد ئەوە ئیشم لەسەر کردووە جگەلەوە نۆژەنکردنەوەی ئەو شوێنە ئاسارانەی کفری کە خەریکە بەرەو داڕمانە ڕواو شوێنی ئەسەری گەورن عێراق موافقەی دەربڕی وەزارەتی ڕۆشنبیری کە نۆژەنیان بکاتەوە بەڵام داوای تەجهیزکردنی نەخۆشخانەکەی کفریم کردبوو کە بۆ نمونە نەخۆشێک لە کفریەوە تاگەێنرێتە کەلار لە کەلاجی ڕەوانەی سلێمانیە کرێە ڕێگایەکی زۆرە بۆی نەخۆشخانەیەکیانێت تەجهیزی پێویستە بەداخەوە چ بۆ تەجهیزی نەخۆشخانەکەی کفری چ بۆ تەجهیزی ئەو جیهازەی کە بۆ سەرەتان ئەوەی پشکنینی تیشکەکەی نەخۆشخانەی هیوا عێراق جوابێکی داومەتەوە لە هەردووکیا کاڵەیە ئێمە ڕێکەوتنێکمان هەیە لە بودجەی ساڵی 2019 لەگەڵ هەرێم کە تەجهیز و ئەجهیزەی مستەشفەیات ئێمە نەیکەین ئێمە بەس دەرمانەکەین ئەمە زۆر زەرری لە هەرێم داوامێ بگەڕێن بزانم ئەم ڕێکەوتنە چییە بۆ هەرێم چۆتە ژێرباری ئەوەی ئەجهیزەی نەخۆشخانە عێراق دابینینەکە باش کاتمان زۆر کەمەوە سەر کرێبەستەکانی کۆمیسیۆنیش هیچتان کردووە لەسەر بەشە خۆراکی ژێگەر ئەنگلیان هەیە سپاسەکەم عقدی کۆمیسیۆنەکەش لە عێراقا ئەوانەی گرێبەستی کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراقن هەرچی حیزبی نەبوو و خەڵکی فەقیر بووە ئیهمالیان کردو ئەوە تقریبان چەند مانگێکی زۆرە پێوەیان خەریکین من ئەمڕۆ دوایین نامم بۆ سەرۆک وەزیران بە ڕسمی ناردووە کە ئەمان عامەی مەجلیسی وزەرا لە حکوومەتی تەسریف ئەعمال سەلاحیەتی دامەزراندنیانی نییە بۆ تەشغیلی بە حکوومەتی داهاتووتمەوە حکوومەتی داهاتوو جەنابتان و ئەوە هەموو بەڵگەکانیان بە ئەم هەموو کتابوونا کتاب حکوومە لە بینی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق و وەزارەتی دارایی و ئەمانەی عاما بووە بە مەتەڵێکی گەورە و دۆسیەکی گەورە و سەبارەت بە بەشە خۆراک بەداخەوە دوایین نامەی وەزیری پێشووی بازرگانی کە جوابی دامەوە هەرێم هۆکارە بۆ تەخیرکردنی وەرگرتن و دابەشکردنی بەشە خۆراکی هاوڵاتیان ئەو کارەکەیەتی هەرێم هۆکارە باش و بەداخەوە منەم پرسەمان لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێمیش باس کردووە کە تۆ پارەی کە لە هاوڵاتی وەرەگری هەر هاوڵاتیەک چەندێکی لێ وەرەگری لە بایعیەکە نایدەیتەوە بە عێراق و ئەو کۆمپانیایانەی کە ئەو کۆمپانیایی کە هێنان و کرێ کار و ئەوانەشدا پارەی ئەوانیش نادەی باش ئێوەش تەخیرە بێ و ئەمە تەلاعوبێکی خراپە کە گومان لە گۆڕینی مەوادەکان و هەندێک گەندەڵی و زۆر شتەکرێت چاومان لەسەرێتی بۆی باش بکرێت بەدۆ پرسیارم لەسەر ئەمڕۆ سەرۆکوەزیران کۆمەڵێک پارەی لای خۆی دانابوو 180 میلیاریان گەڕاوەوە لەو پارەی دزراوە خوێنەوە بۆچی بۆ ئەوە و پارەدانانش چی بوو لە تەنیشتە پێشترەوە نەکراوە بەڵێ ئەو پارە پێچە لە ئەردەنەوە گەڕێنرابێتەوە سەردانەکەی بۆ یەک ڕۆژ کە شەوی بەسەرانەهات بۆ ئەردەن بۆ پرسە بووە چکەوە ئەو دزیە گەورەی کە کرا لە عێراقا پارە ڕاکێشراوە لەلایەن کۆمەڵێک کۆمپانیاوە بە چەکی کار ئاسانی بۆ کرا و هەندێک هاوکاریان کردوون لە بانک و لە دایرەی زەریبە
گیران خۆشببختانە و اعترافیان کردووە و پارەکە بۆ ئەوەی بە خەڵکی بڵێ ئێمە حەریسین لەسەرەوەی پارەی براوی عێراق دێنینەوە باش و بیشی سلمێنێ محەممەد شیع سوودانی کە ئیش لەسەر گەڕانەوەی پارەی دزراوەکە باش نەبوونی متمانەیە پارە هێناوەتە تەنیش خۆی پیشانی خەڵکی بدە نەوەڵا بۆی بە خەڵک بڵێ حەجمی دزی زۆر گەورەی لە عێراق ئەوە 182 ملیارە بەڵێ لە 3 تریلیۆن کە تریلیۆنێک و 680 ملیاری لە 2 هەفتەی ئایندا هەرە گەڕێنێتەوە گەر ئەوانەی تریش بگەڕێنێتەوە ژوورەکە نایگرێ بەڵێ سوپاس دەکەم سوپاسیان بەدەبوون دەکەین کاکسۆر ئەومەر زۆر سوپاسمانمان کرد سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوەکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ